قشڵەی کۆنی زاخۆ کە تەمەنی لە 1100 ساڵ زیاترە نۆژەن دەکرێتەوە و پاشان دەکرێتە مۆزەخانەیەک و دەرگای بەڕووی گەشتیاراندا دەکرێتەوە. لە ئێستادا چەندین شوێنی شوێنەواری شاری زاخۆ نۆژەن دەکرێنەوە. یەکێک لەوانەش بەشێکی قشڵەی کۆنی زاخۆیە کە تەمەنی بەپێی لێدوانی بەڕێوەبەری شوێنەوار و کەلەپوری زاخۆ زیاترە لە 1100 ساڵ و گوژمەی 53 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە. دواتر دەیکەن بە مۆزەخانە و کەلوپەلی شوێنەواری لێدادەنێن و وەک شوێنێکی گەشتیاری کەڵکی لێوەردەگرن. دیفە و مخابنی عالیکۆ دەست پێکێ ئەو پێزانینێت هەین کول ئەو پەرتوکێت ئەرشیفێت کەڤندا یعنی کە گەڕووکە هەی بژنێ کۆنڕاد بروسەر أو هاتبي فيري كتاب خود المباني الأثرية في شمال بلاد الرافدين أبي نحصدونه أو جي هاتبي قد بيها وهي ك يعني كل سردمك إسلامي هاتي أو كرني وديفون بنجرتوي أو نقشو سيمبولات السر هر واسا اكاديجي ك بجني جرتت بيل خانم بيل أو أركولوجي و رولا كابي كود ناف بابت سايكوس بيكو دا أو دابش كرنا منطقة كردستان أوجي كنا حصادونه ونحن حصادو بيستودوه يا بريطاني بي أوجي كت أرشيفيه دا جماعتين هندك رسم كو شوازي في قلعة نوكي نوكايا. محەممەد ئەحمەد وتیشی بەداخەوە لەگەڵ هاتنی ئینگلیزەکان بۆ شاری زاخۆ و گرتنی دەسەڵات لە ساڵەکانی 1970 تاوەکو 1922 بەدواوە زۆر دەستکاری ئەو شوێنەوارە کراوە. لە ساڵانی هەشتاکانیش لە سەردەمی ڕژێمی بەعسیش گەچکاریان و چیمەنتۆیان بەکارهێناوە. ئێمە ئێستا ناچارین گەچ و چیمەنتۆیەکە لا ببین بۆ ئەوەی سیماکەی بۆ بگەڕێتەوە. ئەوجیهانی مخابنی ئەمنوکە سەحەتینە شیوازێک دیە الدیفۆن و کولین تشت ماکرین دەرکات ساڵێت 1970 وەختێ ئەمپراتۆریەتە عوسمانی توی وەختی شاری جیهانی کشکستی و بریتانی هاتین دەوەرە 1970 بۆ 22 بريطانيا دستکاری ویجی دا کرد مخابنی شیوازی که اون نهیلان شینواره توی پیچ کردن راست هیکلی مای بس گلت شد توی هاتن و شارتنه پنجره هبین نقش سر بین نقشت گلک جانن تشت گلک بالکش بین بس مخابنی نمو امزان چلکین آیا هاویتینه آیا ماینت ویره دا بس البردوام او کار ام تعداد کین ما هندک نوژن کردن تعداد کردنش بشکوی بەڕێوەبەری شوێنەوار و کەلەپوری زاخۆ ئاشکراشی کرد کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە گوژمەی 53 ملیۆن دینار بۆ نۆژەنکردنەوەی قشڵاکە تەرخان کراوە. بە پێی ئامارێکی بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار و کەلەپوری پارێزگای دهۆک 1400 ناوچەی شوێنەواری و کەلەپوری لە سنووری پارێزگاکە تۆمار کراون و لە ئێستادا لە سەنتەری پارێزگای دهۆک و قەزاکانی ئامێدی ئاکرێ و شێخان 8 شوێنی شوێنەواری نۆژەن دەکرێنەوە.